دوێنێ شەو لە دوای کاژمێر 12 شەوە بۆنێک لە گەڕەکانی ئاشتی و هەروەها ئایندە و پرۆژەی لاوانستی بڵاو بوو کە خەڵک تێک ڕاهاتوونە سەر شەقامەکان و لە بڵنگوی مزگەوتەکان بانگەوازی ئەویان دەکرد کە بێنە دەرەوە بۆنەکە بۆنی غاز و ئەو بابەتانەیە کە بۆنەکە زۆری سەعاجە. من بۆ ئەو مەبەستا لەگەڵ تیمی بەرگری شارستانی هاتوومەتە ئەو شوێنەی کە بۆتە هۆی بڵاوبوونەوەی بۆنەکەم. کاک شاخەوان ئەگەر بفەرموویتە ئێرە سوپاس دەکەم. ئەو بۆنە چی بوو بۆن غازە ینی تا چەند مەترسی هەیە؟ بەخێر بێن سەرەتا ئێمە پاش ئەوەی کە ئەو ڤیددیۆی بڵاو بووە هەرچەندە ئەو دانیشتوانی ئەوێ پەیوەندیان بە ئێمە نەکرد دەبا پەیوەندی بە ئێمە بکەن بە 150 ژمارەکانمان کراوەتەوە. ئێمە تیمی CBRNمان هەیە کە شارەزایکی تەواویان هەیە لە بواری کیمیا ئەوان هاتنە ئێرە و خۆشمان ئەمڕۆ بەدە دەچونمان کردووە ئێرە ئەگە کۆبینی ئەم کەندا ئاوڕۆی چەندین گەڕەشی دێتەوە سەر بەڵام بەداخەوە هەندێک لەو تەنکەرانی کەەوە سوتەمەنی دەگوازنەوە پاشە ڕۆکانیان فڕێ دەدەنەوە ئێرە و ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کە بۆنێکی ناخۆش دەرکا ئەو دیاردەیە شەوان ڕۆدا لەبەرەوەی چاوی خەڵکیان لەسەر نەبێ کە ئەمەش هۆکار بووە کە ئەو بۆنە بڵاو بێتەوە و خەڵکی ئەو ناوچەی هەراسان بکە. باشە ئەی ڕێکاری یاسایی بەرامبەر ئەو شۆفێرانە دەگرن بەر کاکشە؟ ئێمە ئەمڕۆ وەکو بەڕێوەبەراتی بەرگری شارستانی پارێزگای هەولێر لەسەر فەرمانی بەڕێز پارێزگای هەولێر و بەسەر پەرشتی ڕاستەوخۆی بەڕێوەبەری بەرگری شارستانی هاتوونێتی ئێرە راپۆرتی خۆمان دەنووسین و برایانی ئاسایش ئاگادارن ئێمە لایەن پەیوەندداری لە ئاگادارەکەینەوە و ئیزراعاتی تون لەگەڵ ئەو کەسانە دەکرێت کە بۆ کاڕاستەوە. ینی من تازە هاتمە ئێرە هەستم بە بۆنەکە کرد کە ئەو بۆنە دێتن وەکو باسم کرد ئێرە وەکو ئەو کەندە وەکو پاشەڕۆی وەکو جۆگەیەکی گەورەی لێ هاتووە کە پاشەڕۆی چەندین گەڕک و زێراوەکان هەموو دەڕژێنەوە ئێرە و ئەو شوێنانی کە لی دەمێنێتەوە بۆنەکەی هەردەمێنێ چونکە ئاوەکەی زۆر نییە ئاوەکەی بەخۆڕ بڕە لە هەندێک شوێنی مەسافەکەی زۆرە کەندەکە کە دەمێنێتەوە بۆنەکەی دەمێنێ و بەڵام ئەگە بە ڕێژەیەکی زۆر ئەو پاشماوانە فرە درێ بۆنێکی زیاتر دروست دەکات. ینی ئێستا تازە من تێبینی ئەوم کرد چەند شوێنێک دیار بوو کە چەور بوو ئاوەکە. بەڵێ بێگومانۆکو باسم کرد ئەفسەری شارەزامان لەگەڵا لە پسپۆری تەواویان هەیە لە CBRN و لە ماوەدە کیمیاویەکان ئەوانە هاتوونە لێرە راپۆرتی خۆیان نووسن و ڕێکاری یاسایە دەگیرێتەوە. لەبارەی سەلامەتی گیانی هاوڵاتیانەوە ئەو بۆن غازە ینی کاریگەری دەبێتن بۆ سەرمانەوە هەم بۆ ژینگە پیسکردنی ژینگەی هەمیش تەندروست نییە بۆ هاوڵاتیان بێگومان شتێکی خراپە وەکو باسم کرد ئێمە لە راپۆرتەکەی خۆمانە ئاماژە بە هەمووی دەکەین و بەرزەکەینەوە سەر و خۆمان و بە شێوەیەکی خێرا ڕێکاری یاسایە گیرێت دەستێوەش خۆش. بەڵێ ینی ئێمە ئێستا لەو شوێنین کە دیارە هەروەکو وتەبێژ بەرگری شارستانی هەولێر باسی کرد کە تانکەرەکان نەوت دەڕژێنە ناو ئەم جۆگەیە ینی من ئێستا هەست بە بۆنەکەی دەکەم کە بۆنی ئەو غاز و بۆنی گاز ینی ئەو مادە سوتەمەنیانە کە ئێستا بۆ من دێتن ینی ئێستا من لەو شوێنە هەست بە بۆنەکەی دەکەم.